عمەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی مسلمانانە، ڕئیسی دەوڵەتی ئیسلامە، عادیلترینی خەلیفەی ئەو وەختانەتانی. شەوێک لە شەوەکانی ڕەمەزان دێتە مزگەوت، ئیتر دیارە هەڵەسێ و کاتەوەک ئێستا گڵۆپوشت نەبووە، دنیا تاریک بۆ کابرایەکی شەڵاژیاوە خەوتووە. پێ ئەناتە پێی کابرایە نازانێت، یعنی شتێکی داتەبان خۆیان نەیزانی پێی ناوە پێ. کابراش یەکسەر داپەڕی، ئیتر بەبێ یەک و دوو یەکسەر وتی بابە تۆ کوێری، یەکسەر حیمایەکان کردیانە شمشێرە. عومەر فەرموویەوە خەریکی چین. کابرا پرسیارم لێکە ئەڵێ کوێری، منیش پێ ئەڵێم نەخێر کوێر نیم. تەواو، هەر ئەوەنە هیچی تری ناوێت. خۆ ئەو قسەی ئەوە نەنووسراوەتە منۆ ئیتر هەتا ماوە من ببمە کوێر بە قسەکەی ئەو قسەیەکە کردی منش وەڵامیمدایەوە. ئێمەی مسلمان یەکێ لە گەورەترین کێشەکانمان ئەوەیە دائیمەن بۆ نەفسی خۆمان شتەکەین. کەم جار لەبەر خاتری خوا کارەکانمان ئەنجام ئەدەین، بۆیە ئێمە تووشی کێشە ئەبین زۆربەی جار. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء